دنجی گله. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل بە یارمەتیە و کارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. ئەمڕۆ پارێزەرانی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان کە ماوەی نزیکەی 4 ساڵ بوو نەدەتوانرا هیچ زانیاریەک لە بارەیەوە وەربگیرێت و ڕۆژی 23 تەشرین یەکەم زانیاری لە بارەیەوە زانرا داواکاریکی نوێیان با مەبەستی دیدار لەگەڵی پێشکەش کرد. هەریەکە لە ڕێزان ساریجا ڕازیە ئۆستۆر مەزلومدین و فایق ئۆزگۆر ئۆرۆڵ لە پارێزەرانی نووسینگەی یاسایی سەدە بۆ ئەوەی بتوانن دیدار لەگەڵ ڕێبەری گەلی کورد ئەنجام بدەن سەردانی هەریەکە لە داواکاری گشتی کۆماری بورسا و بەڕێبەرایەتی زیندانی ئیمراڵیان کرد. لە هەمان کاتیشدا پارێزەران بۆ ئەنجامدانی دیدار لەگەڵ زیندانیانی دیکەی ئیمراڵی هەریەکە لە عومەر خەیری کۆنار حامڵی یەڵدرم و وەیسی ئاکتاش ئەنجام بدەن سەردانی هەریەکە لە داواکاری گشتی کۆماری بورسا و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمراڵیان کرد. شۆزدار ئاویستا ئەندامی ئەنجومەنی سەرۆکایەتی گشتی کەجەکە میوانی بەرنامی ستێرک تیڤی بوو. شۆزدار ئاویستا دەڵێت ڕێبەراپۆ و بزوتنەوەکەمان لەسەر یەک هێڵن. سیاستا رهین گرتنا ریبرتی دوی هفدیتنه دجی خدا دیار کرن جبو تکوشینا مروواتی جبو تکوشینو آزادیا توایی جنان و گلان دوی هفدیتنه جی او دکن یعنی لهمبری گلی ما و تفگرا ما و ریبری ما پر سیاستا که شانتاش دخوازم بکار بینن اما ام بریاری ریبر آپو بگره پیواجو ریبر آپو پیش بخینه ام وکه تفگر ام پیرانه دور دجی یعنی دخواستن وصا بکن عجبا کەوێ ڕێبەر ئاپۆ گودار بکە نزانم کەجێکەوێ ڕێبەر ئاپۆ گودار بکە ئەم وانە هەمی دبینن و دوی زیهنیەتێ وان دەشخوا زیهنیەتێکی گوێ پرسگرێکی چارەسەر بکە ینی دوێ ئەوێ دەنینە دوێ دەسەڵاتدارێ دەنینە ینی ئەف دەسەڵاتدارێکی دژبەری کوردە دژبەری تنەکردنا کوردایە ئاگایەک مەژێ گرت سلااوێک مەگرت ئەv ئەنجامی تەکوشینێکە مەزن دەبوو بەرخۆدانێکە مەزن دەبوو ji بۆ نامە هێزێک بوو قووەتێکە ئەم بەڕێزداری حرمەت مە پێشوازی کرد ئەما ئەvê ئەم دخن بنگەها هێزا مەزن و ئەم vê tecrîtê bişkênin işte partîbûnê dibî warî de jî em vê sala pêşiya me kom bikin ev serkeftina mezin ew vê qadên Kölnê qadê vê ew ê tijî bikin û têxin roja dinyayê de bine diyarkirin kî êdî yek saeteke dinê rêber apod grava îmralî de mayîn em qebûl nakin em qebûl nakin teqez dibe kî êdî ev تجریتا پیکانین از هر دو لهنگین رومات گل کردستان فدایی خطا اپوی از برزداری به حرمت به منت از ببیرتینم وان حوالانا هالبجارتي هدفك عسكريه وهدفك بحمي اوي يعني انجخ فدایی دکانبن خو بگی نور اولوی درجی چالکی بکن افجی استا تکوشینا گریلاتی ده دیار کرن جیانا آزاده دبه تکوشینا حوالا آسیا و حوال روزگر راست بخواندن محەممەد ئۆجەلان ڕایگەیان کە گۆشەگیری لە ئیمراڵی بەردەوامە و سەرۆک هەرگیز شتی یاسایی قبول ناکات. هەروەها محەممەد ئۆجەلان وتیشی ئەقڵێتی دەوڵەتی تورک پرسی ئاشتی بەدی ناهێنێت. از باش ناسکم 15 ساله چوما هاتمه سروک دوه داره تشتی غیر دولت تشتی دوی گرگی به ناکیه ام دخوازن که دولت راستی وی تشتی بکه راستی نکه سر روی پیش روژه و نش کردارا نش ترکارا نه تشتکی راسته نه تشتکی باشه راست بشو پینیسه سروک نه ترکمن و کرداتانه لوی ولاتی عرب جیانه بلکه غیر مسلمین دین جیانه سرو کوپریا و گلانه بنه دوی کوپری هر کس را دمشه داره ده کوپریه گره که دولت عقل سلیم یعنی روک پیشتا و تجدید لسه سروک ده مشاندن راک جوله هم مالبات هم پارێزەر گەرەکمیش کرد یعنی سوا بارشەیەسە و هەر کەس دەوریەکەمە.
وەزارەتی ناوخۆی دەوڵەتی تورک ڕایگەیاند لە دژی هاوسەرۆکی گشتی دەم پارتی تونجەر باقیرخان و هاوسەرۆکی مەردینی دەم پارتی محەممەد مهدی تونج ڕێکاری یاساییان دەست پێ کردووە. وەزارەتی ناوخۆی دەوڵەتی تورک ڕایگەیاندووە بەهۆی لێدوانەکان لەبارەی دانانی قەیومەوە ڕێکاری یاساییان دەست پێ کردووە و ڕاشیان گەیاندووە لەو چوارچێوەدا سەبارەت بە هاوسەرۆکی گشتی پارتی دیموکراسی و یەکسانی گەلان دەم پارتی تونجەر باقیرخان و هاوسەرۆکی مەردینی دەم پارتی محەممەد مهدی تونج بەهۆی وتە و لێدوانەکانیان لە چواری تشرینی دووەمدا دەستیان با گرتنەبەری ڕێکاری یاسایی کردووە. لە دژی دەست بە سەرداگرتنی ئیرادەی گەل و دانانی قەیوم لە گەورە شارەوانی مەردین و شارەوانیەکانی ئلح و خەلفەتی جەنگاوەرانی هەدەبەهە و کەنجان لە ئامەدی باکووری کوردستان و ئێزمیری تورکیا چالاکیان ئەنجامدا. جەنگاوەرانی گەڤەرزەفەری بزوتنەوەی شۆڕشگێڕی یەکگرتووی گەلان هەبەدەها لە ڕاگەیاندراوێکدا ئاماژەیان بەوە کرد لە شەشی تەشرینی دووەم جەنگاوەرانمان لە شەقامی ئەتاتورکی لە کەرتی پیشەسازی لە ئێزمیر ئاگریان لە کارگەیەکی بەرهەمهێنانی مادەی کیمیایی بەرداوە و بەهۆیەوە کارگەکە بە تەواوی سووتێنراوە و ئاگر لە چەندین کۆگا ئۆتۆمۆبیل لە حوشی کارگەکە بەربووە. هەر لە دژی دانانی قەیوم گەنجان لە فارقینی ئاماد چالاکیان لە دژی تاوێرێکی پەیوەندی سەر بە فاشیستان ئەنجامداوە و بەهۆیەوە تاوێرەکە سووتێنراوە و دواتر لە نێوان جەنگاوەران و پۆلیسدا کە ڕەوانەی شوێنەکە کرابوون شەڕوویداوە و چالاکیەکە باوتنەوەی دروشم کۆتایی هاتووە. هەروەها لە ڕۆژی 4 ئەمانگا پۆلیسی ڕژیمی ئاکەپە مەهەپە هەڵوکتای سەر گەورە شارەوانی مردین و شارەوانیەکانی ئلح و خەلفەتی و ڕەحاو کە ماڕۆی شارەوانیەکانی دا و پاشان وەزارەتی ناوخۆی دەوڵەتی تورک قەیومی لە جێگەی شارەوانیەکاندانە ئەمەش کاردانەوەی گەلی بە دوای خۆیدا هێنا و لە هەموو ناوچەیەکەوە باگربوونەوە و چالاکی دانانی قەیوم شەرمەزار کرا و تا ئێستاش چالاکیەکان بەردەوامە. ئەحمەد تورک دەڵێت قەیوم و گرتن هەرگیز ناتوانێت بێدەنگمان بکات. ئەحمەد تورک لە بەرخۆدانی گەلی مردین تژی دەست بە سەرداگرتن ڕایگەیاند با قەیوم و گرتن هەرگیز ناتوانن گەلی کورد بێدەنگ بکەن. دژی دانانی قەیوم لە شارەوانی مردین سێ ڕۆژە هاوڵاتیان بەرخۆدان دەکەن و هاوسەرۆکی شارەوانی مردین دەڤریم دەمیر لە چالاکی ئەشکگیریەکەیدا تیشکی خستە سەر گرنگی بەرخۆدان و ڕایگەیاند گەل قەیوم قبوڵ ناکات و وتی بڕوام وایە لەم بەرخۆدانەدا سەردەکەوین. هەروەها سیاسەتمەدار ئایلا ئەکات ئەتا ڕایگەیاند وەک ژنان پشتگیری هاوسەرۆکانی شارەوانی دەڤریم دەمیر و ئەحمەد تورک دەکەن و وتیشی ئێمە لایەنگەری چارەسەری دیموکراتیکین هەردەم پێداگیرین لەسەر ئاشتی. چالاکوانی تەژە چاکلار دەمیرەڵ ڕایگەیاند هەرگیز ناتوانن ئیرادەی گەلی کورد بشکێن و جەختیشی کردەوە دەڤریم دەمیر و ئەحمەد تورک نوێنەرایەتی ئیرادەی گەلی کورد دەکەن. ژن نیوز ئاماری توندوتیژەکانی مانگی تەشرینی یەکەمی بڵاو کردەوە و ڕایگەیاند 43 ژن و 6 منداڵ کوژراون. هەروەها 22 ژن و 4 منداڵیش بە شێوەی گوماناوی گیانیان لەدەستداوە. ژن نیوز ئاماری توندوتیژەکانی مانگی تشرینی یەکەمی لە وڵاتی تورکیا بڵاو کردەوە کە پاڵپشت بە زانیاری و هەواڵی دەستگاکانی ڕاگەیاندن کۆکراونەتەوە. لە راپۆرتەکەدا هاتووە کە تەنیا مانگی ڕابردوو 43 ژن و 6 منداڵ کوژراون، 22 ژن و 4 منداڵیش بە شێوەی گوماناوی ژیانیان لەدەستداوە. با گوێرەی ئامارەکە 16 ژن لەلایەن هاوسەرەکانیانەوە، 4 ژنی کوژراو لە پرۆسەی جیابوونەوە دابوون و 6 ژنیش لەلایەن ئەو پیاوانەی ناسراویان بوون و ژنێک لەلایەن پیاوێکەوە کە لە پەیوەندی دابوون و ژنێک باهۆی داواکردنی جیابوونەوە و 3 ژن لەلایەن کەسوکاریانەوە و ژنێک لەلایەن کەسێکەوە کە ناسنامەکەی نادیارە و 2 ژنیش لەلایەن هاوژینی پێشوویانەوە و ژنێکیش لەلایەن منداڵەکەیەوە و ژنێکی تریش لەلایەن پیاوێکەوە کە نەیدەناسی کوژراون. سیپان خەلەف ئەندامی سندیکای پارێزەرانی کانتۆنی جەزیرە ڕایگەیاند دەوڵەتی تورکیا با شێوازی خۆی و بە پێچەوانەی هەموو یاساکانەوە هەنگاو دەنێت و وتیشی کاتی ئازادی ڕێبەر ئۆجەلانە. جزای دیسپلینی دیساجی سێمەهێ نه
لسر ريبرابو ديسا هاتي فرض كرن ديسا جي وقت علي حقوقي ده بحقوقي ك شخوات شبر شي بحقوقيه جبر د قانون عقوبات يا تركيا ده تشتكتني يعني مثلا جزاء ديسبليني بسبب ديتنا داوي سي اداري بود 1020 يعني تشلو سي مه زيادة ترجي ام بيجن هجر تليفونا داوي 1020 كده بو افزيدي سي مها سي صالاجي سي صالو نيفجي تجريدك دومدك يعني قانوني قالوا مثلا ريبر ابو جما في هيفي هاتي محروم كرن ما شخوش بو ريبر ابو جبو سياسه مداري كرد قانون اخواني 125 هاتن عدل يعني ويتشاغي مثلا بيا محكمه اوروبيه نهات كرن جبو خوجي قانون عقوبات جوهرتن وجبو ويجي جوتن ايجو وك ريبر ابو وك سياسه مداري كرجي ويجي محروم ببن جبرجو على قدار بامن دوله تركيا يعني تجريده قلت دوام دك بتشري وري بازي قانوني قالوا تشكي قانوني تد هينا يعني بدهي برياري محكمة أوروبية هي مثلا دوزا أوجلان يك دوزا أوجلان دو محكمة أوروبية يا ما في مروفا أشكرت بيجي تي برنجكي إشكنجدك يعني لا روشلاتی کوردستان چارەنووسی یزدان قەمبەری هاوڵاتی دەست بەسەرکراوی کوردی یارسان ئێستا نادیارە دوای تێپەڕینی حەڤە ڕۆژ لە دەست بەسەرکردنی یزدان قەمبەری هاوڵاتی یارسانی خەڵکی کرماشان تا ئێستا هیچ زانیاریەک لە چارەنووسی بەردەست نەکەوتووە با پێی زانیاریەکانی گەیشتوو بە تۆڕی مافەکانی مرۆڤی کوردستان هێزەکانی وزارەتی ئیسلاحات هێرشیان کردوتە سەرماڵی ئەم هاوڵاتیە لە کرماشان و بە بێ مۆڵەتی یاسایی دەست بەسەریان کردووە. جێگیری سوپای پاسداران بۆ خەڵکی ئێران دەڵێت چاوەڕوانی وەڵامی قورسمان بن بۆ سەر ئیسرائیل. فەریق عەلی فەدەوی جێگیری فەرماندەی سوپای پاسدارانی ئێران جەختی کردوێتەوە کە ئێران هێرشی دەستپێشخەرانەی ئەمریکا و ئیسرائیل بۆ پشتگرتن لە ئەنجامدانی ئۆپەراسیۆنی بەڵێنی ڕاستەقینەی سێ بۆ تۆڵەکردنەوە لە هێرشەکە ئیسرائیل بە دوور نازانێت. فەدەوی لەو بارەیەوە وتویەتی جێبەجێکردنی ئۆپەراسیۆنی بەڵێنی ڕاستەقینەی سێ لە تۆڵەی هێرشی ئیسرائیل بۆ سەر ئێران حتمیە و داوای لە شەقامی ئێران کردووە کە چاوەڕوانی ئەم وڵامەی ئێران دژ بە ئیسرائیل ببن. فەدەوی لە بەشێکی تری قسەکانیدا وتوێتی ئێران و بەرەی مقاومە ئامادەن و ئیسرائیلیەکان ناتوانن ڕوبەڕوویان ببنەوە. لای خۆیەوە فەرماندەی سوپای پاسداران ژنەڕاڵ حوسێن سەلامی جەختی کردوێتەوە نابێت شەقامی ئێران نیگەران بێت و لەو بارەیەوە باسی لەوە کردووە بارودۆخی ئێستا گزارشتا لە قۆناغێکی چارەنووساز و گرنگ. ڕۆژنامەی تایمز ئۆفی ئیسرائیلی بڵاوی کردەوە ئیسرائیل زەنجیرەیەک هێرشی ئاسمانی بۆ سەر نزیکەی 20 پێگەی حیزبوڵڵا ئەنجامدا و دەشتن لەو هێرشانەدا 6 فەرماندە و بەرپرسی حیزبوڵڵای لوبنانی کوژراون. ڕۆژنامەی تایمز ئۆفی ئیسرائیلی هەروەها دەڵێت هێرشەکان بە موشک بۆ سەر عەمبارەکانی چەک و ژێرخانی سەربازی ئەنجام دراون. گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان بمێنن لا خێر و